ئێران دەیهەوێت لە کۆڕۆنا بۆ پێشێلکاری لە گەماڕۆکان کەڵک وەربگرێت. ئێران لە ڕێگەی چین و رووسیا هەوڵی ئەوە دەدات کە نەخۆشی کۆڕۆنا وەکو کەرەستەیەک بۆ لابرنی گەماڕۆکان بەکاربێنێت. وەزارەتی دەرەوەی چین و رووسیا لە بەیاننامەیەکیدا گەماڕۆکانی ئەمریکا بۆ سەر ئێرانیان بەدژی هاوکاری مرۆڤ دۆستانە باس کردووە و کە ئەمەش لە کاتێکدایە ئەمریکا هیچ جۆرە گەماڕۆیەکی لەسەر کەلوپەلی مرۆڤ دۆستانە و دەرمان بۆ سەر ئێراندا نەناوە. We continue to offer assistance to Iran in numerous ways, and we will continue to do so. It's a big number. It's a real concern. I spoke with the head of the World Health Organization just this morning, Dr. Tedros, where we talked expressly about Iran and how America might be able to help. We made a commitment to do everything we can to provide them with all that America can deliver for Iran. I hope they'll accept that offer. That alone will contribute to Iran being able to manage this problem set for the Iranian people. I hope they'll take it. ئەمریکا بۆ چارەسەری نەخۆشی کۆڕۆنا پێشنیاری کادری دەرمانی بۆ هاوکاری و یارمەتی وڵاتی ئێران داوە کە لەلایەن ئێرانەوە ڕەت کراوەتەوە. جەوادی زەریف داوای لە وڵاتان کردووە کە بە هۆکاری کێشەی کۆڕۆنا وڵاتان گەماڕۆی ئەمریکا پێشێل بکەن. ئێران لە نەخۆشی کۆڕۆنا دەیهەوێت دەستکەوتی سیاسی هەبێت لە گۆشاری وڵاتان بۆ سەر ئەمریکا کەڵک وەربگرێت و تا بە بیان و گەماڕۆکان و پێش بێگرتنی هاوکاری مرۆڤ دۆستانە کێشەی ئابووری بۆ پێشگرتن لە کۆڕۆنا سەرچاوەی داهات بۆ بەڕێوەبردنی پلانەکانی لە ناوچە چەند کەوێت و ئامانجی سەرەکی فرۆشتنی نەوتە. دەسەڵاتدارانی ئێران لە سەرەتای هاتنی نەخۆشی کۆڕۆنا بۆ وڵاتە ئاگادار بوون و لە کاتی بڵاوبوونەوەشدا توانایی پێشگرتنیان هەبوو. بەڵام بەشاردنەوەی ئاماری توشبووان و قەرەنتینە نەکردنی سەرچاوەکانی بڵاوکردنەوەی ڤیرۆسی کۆڕۆنا بوونە ڕێخۆشکەرێک بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەکە و تاوانبار لە گیان نەدەستدانی خەڵکی ئێران.